سڵاوتان لێ بێ خۆشەویستان. کەم کەس هەیە لە ئێمە ناوی ناودارترین و بەهێزترین سەرۆکوەزیرانی سەدەی 20ەم وینستۆن چەرچڵمان نەبیست بێت کە سیاسەتمەداری بەریتانی بوو. هەروەها لەگەڵ سەرکردەکانی هاوپەیمانان سەرکەوتنیان بەسەر ئەڵمانیای نازیدا هێنا بە سەرۆکایەتی ئەدۆڵف هیتلەر. هەروەها ئەم کەسایەتیە چەندین کتێب و بەرگی جیاوازی نووسیوەتەوە. ئەگەر بمانەوێ هەمویان بخوێنینەوە لەوانەیە ساڵانێکی زۆرمان پێ بچێت تاوەکو هەمووی بخوێنینەوە. بەڕادەیەک کە پێش مردنی خەڵاتی نۆبڵی ئەدەبیاتی بەدەستێنا. ئەو نیگارکێشی خاوەنی سەدان تابلۆیە کە بە نرخێکی خەیاڵی دەفرۆشرێت و بە تابلۆی پیشەی دادەنرێن بە بڕوانامەی سەرجەم خاڵەکانەوە. منداڵێکی گەمژە بوو لە سەرەتادا کە باوکی خۆی لێ دوور دەخستەوە. ژیانی وەگو تارنووس و ئەفسەر و پەیامنێری سەربازی دەستی پێکرد. لە کاتی جەنگی جیهانی دووەمدا وتارەکانی دەستی بە هەستی ملیۆنان کەس لە سەرانسەری جیهان داهێنا تا ئەو ڕادەی کە بە کارەبای دڵوەسفیان دەکرد و ناویان دەبر. هەروەها ئەم کەسایەتیە چەند قسە و گفتارێکی هەیە کە باز لە نەتەوەی کورد و پرسە جیاوازەکانی دەکات. ئەگەر دەتەوێت زیاتر بزانی دەربارەی وینستۆن چەرچڵ ئەوە پێویستە تا کۆتای بینەری ئەم ڤیدیۆیە بیت. بەڵام پێش ئەوەی بە تەواوەتی بچینە ناو ڤیدیۆکە، ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو لایکی ڤیدیۆکەمان لەبیر مەکەن و ئەگەر ئارەزووی بینینی بابەتەکانی ترمان دەکەن ئەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن. ناوی تەواوی سەر وینستۆن لیۆنارد سپێنسەر چەرچڵە لە 30 تشرینی دووەمی 1974 لە ژوورێکی نووسن لە کۆشکی بلینهایم لەدایک بووە و ئەم کۆشکەش شوێنی نیشتە جێبوونی بازرگانەکانی مارل بۆرۆیە، ئەو چینە دەوڵەمەندەی کە لە باپیرە گەورەی جۆر سپێنسەرەوە سەرچاوی گرتووە. باپیری جێگیری پاشا بووە و باوکیشی سکرتێرەکەی بووە و دایکی خاتوون ڕاندۆڵف چەرچڵ بووە کە کچی ملیۆنێری بەناوبانگی ئەمریکی لیۆنارد جیرۆم بوو. هەر لە ساتی لە دایک بوونیەوە هەمووان تێبینی ئەویان کردووە کە سەرسام بووە بە کاروباری سەربازی. بەو پێی زۆر حەزی لە تەماشاکردنی ئەو نمایشە سەربازیانە بوو کە بەناو بارەگەی جێگیری پاشادا تێدەپەڕین. لە منداڵیدا چەرچڵ بۆ دەستپێکردنی کاری پەروەردەی ڕووی لە دەبلن کرد و ئەلیزابێز ئێڤرێس ئەرکی فێرکردنی خوێندنەوە و نووسینی لە ئەستۆگر. ئەم خاتونە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە بەخێوکردنی چەرچڵ، چونکە دایک و باوکی ڕاستەقینەی خۆی پەیوەندیان باش نەبوو لەگەڵ یەکتریدا. بەڵام ئەو دایکە بەخێوکەرەی پەروەردەی کرد و زۆر زاریش پێیدەوە سکی پیری. ئەمەش بەواتەی ئەوە دێت کە زۆربەی کاتەکانی لەگەڵ چەرچڵ بەڕێ کرد لە شوێنێک کە لە چاوەکانیەوە جیهانی دەبینی. دایکە بەخێوکەرەکەی بۆ چەرچڵ وەک دایکێکی ڕاستەقینە بوو تا ئەو ڕادەی کە ڕۆژانە چەندین کاتژمێر لە باخچە گشتیەکان و پارکەکانی وەک فونێکس پارک یاریان دەکرد و ئەو گێژاوە خێزانی کە لە ناو خێزانە ڕاستەقینەکەیدا هەبوو بێگومان کاریگەری خراپی لەسەر ئاستی خوێندنەکەی هەبوو تا ئەو ڕادەی کە ئاستی خوێندنی وردە وردە کەم دەبووە و زۆربەی مامۆستاکانی بە خوێندکارێکی مات و شکست خواردوون ناویان دەبر و هەمیشە قسەی ناشرینیان پێدەوت و سزایان دەدا. چەرچڵ منداڵێکی یاخی بوو کە ئەوەندە شانازی بە خۆیەوە دەکرد کە هەر زارە و لە قوتابخانەیەکەوە بۆ قوتابخانێکی تر دەگوازرایەوە. وای دادەنا کە لە 3 قوتابخانی جیاوازدا پەروەردەکراوە بە شانازیەوە کە بریتی بوون لە قوتابخانەکانی قوتابخانەی سانت جۆرج، قوتابخانەی برۆنسویک و هەروها قوتابخانەی هارۆ. هەر کە پەیوەندی بە دوا قوتابخانەیەوە کرد بڕیاریدا کە پەیوەندی بە بەرەی شۆڕش گێڕانیش بکە کە مانای شتێکە وەک تیمێکی سکاوت و پەیوەندێکی لەگەڵ دایک و باوکیدا ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبوو چونکە هیچ کامیان سەردانی قوتابخانەی کۆتاییان نەدەکرد. تەنانەت حەزیان لەوە نەبوو وەڵامی بۆ بنێرن یان وەڵامی نامەکانیشی بدەنەوە. چەرچڵ وەڵامی بۆ ناردن بۆ ئەوەی داوایان لێ بکە وەک هاوڕێکانی سەردانی بکەن، بەڵام بە هیچ شێوەیەک وەڵامیان نەدایەوە تا ئەو ڕادەی کە ڕەتیان کردەوە بگەڕێتەوە ماڵەوە. تا لە ساڵی 1893دا خوێندنی تەواو کرد. لەو کاتەدا داواکاری پێشکەش کرد بۆ ئەوەی پەیوەندی بە ئەکادیمیای سەربازی شاهانە ساندهرێسەوە بکات و دوای 3 هەوڵی شکست خوارد و لە کۆتاییدا وەرگیرە. هەرچەندە باوکی بڕیاریدا پەیوەندی بە هێزی پیادە بکە، بەڵام چەرچڵ پێداگیری کرد و بڕیاریدا بچێتە ناو شۆڕش گێڕانەوە بەهۆی چەند هۆکارێکەوە، چونکە شۆڕش گێڕان پێویستیان بە نمرەی کەمتر بوو لە پیادە، هەروەها پێویستیان بە خوێندنی بیرکاری نەبوو. ئەم بڕیاری چەرچڵ لەبەر ئەوە بوو کە زۆر ڕقی لە بیرکاری بوو، هەر لەوێش پێی باشتر بوو بخوێنێ تا پلەی 8می لە خوێندنی خۆیدا بەدەستێنا لە کۆی 150 خوێندکار. دوای ئەوە لەلایەن شاژنەوە پلەی لیوای دووەمی لە ساڵی 1895 بەرزکرایەوە و لە هەمان ساڵدا دایکی لە تەمەنی 45 ساڵیدا کۆچی دوای کرد و ئەم کۆچەی دایکی کاریگەری زۆری لەسەر چەرچڵ هەبوو، نەک لەبەر ئەوەی دایکی خۆش دەویست
بەڵکو لەبەر ئەوەی هەستی دەکرد بە دڵنیاییەوە ئەمیش تەمەنی کورد دەبێت وەک باوکی کە لە تەمەنێکی کەم کۆسی دوایی کردهبوو بۆیە بڕیاریدا کە جیهان بەجێ ناهێڵێت تا دوای خۆی نیشانەیەکی نەمری لە دوای ناوەکەی بەجێ نەهێڵێت بۆ ئەمەش هەرچیەک بێت نابێ گوێی پێ بدات بۆ بربەسانەشی کە لە ڕێگەیدا دەوەستان وە لە هەمان ساڵدا لەگەڵ هاوڕێ ئەفسەرەکەی ڕێزینال بارنز گەشتێکی کرد بۆ کوبا بۆ چاودێریکردنی هەواڵی شەڕی کوبا کە بۆ سربەخۆی لە ئیمپراتۆریەتی ئیسپانیا ڕوویدا بوو و پێش ئەوەی گەشت بکە ئەو کارێکی وەرگرتبوو لە ڕۆژنامەیەک بە ناوی دەیلی گرافیکەوە ئەویش بۆ نووسینی لەسەر ئەم ململانەیە و ئامادەبوونی لەوێ بە فەرمی لەلایەن سوپای بەریتانیاوە ڕاستپێردرا لە هەمان کاتیشدا ڕۆژنامە نووسێک بوو کە هەواڵی شەڕەکەی ڕووماڵ دەکرد و باسی ئازارەکانی و خەڵکی دەکرد بەمەش سەرچڵ لەگەڵ ژیانی کوبا تێکەڵ بوو و ئەوەندەی خۆشویستووە کە حەزی لە جگەرە کێشانی سیگاری هاڤانە بووە و هەمیشە دەیگوت خۆزگە تا دوا ڕۆژی ژیانم ئەو جگەرەیە بکێشم و بوو بە جگەرە کێش بەڕادەیەکی زۆر کە ڕۆژانە نزیکەی دە سیگاری بە قەبارەی جیاواز دەکێشا کاتێک گەشتی کرد بۆ شاری نیویۆرک لەوێ سیاسەتمەدار ویلیام کۆکرانی ناسی و ئەم سیاسەتمەدارە ئەو کەسەیە کە چەرسڵی فێری هونەری وتار پێشکەشکردن کردووە سیر لەوەدایە کە وینستۆن چەرسڵ بەدەست کەم و کوڕی وشەکان دەیناڵان و زۆر بە زەحمەت بەردەوام دەبوو لە پێشکەشکردنی وتارەکانیدا و ئەمەش کەم و کوڕیەک بوو کە تا ڕادەیەکی ترسناک کاریگەری لەسەر دەرونی هەبوو وێ دەستی کرد بە فێربوونی ئەوەی کە چۆن خۆی لە وشانە بە دوور بگرێ کە ڕەنگە کەم و کورتی لە وتارەکەیدا نیشان بدەن و لە شوێنی ئەوان وشەیەکدا بنێ کە هەر کەم و کوڕێک لە قسەکانیدا هەبوو بە دیار نەکەوێ لە هەمان کاتدا خات و ئەلیزابێز ئێڤرێس خەریک بوو بمرێ بۆیە بڕیاریدا بە خێرای بگەڕێتەوە بۆ ئینگلتەرا بۆ ئەوەی دڵنیا ببێتەوە لە تەندروستیەکەی بەڵام دوای هەفتەیەک بەداخەوە کۆسی دوای کرد و ئەم ڕووداوە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر دەرونی بەجێهێش چونکە بەدایکی ڕاستەقینەی خۆی دەزانی تا ئەو ڕادەی کە لە کتێبەکەیدا بە ناونیشانی منداڵیم باسی کرد و وتی ئەو ئازیزترین و نزیکترین کەس بوو بۆم لە ماوەی ئەو 20 ساڵی کە لە ژیانمدا بەسرم برد و لە ئۆکتۆبەری ساڵی 1896دا وەک یەکێک لە کۆلۆنیەکانی بەریتانیا ڕەوانی شاری پۆمپیۆ کرا لە هیندستان سەرڕای خۆشەویستی بۆ پۆلۆ لەگەڵ کەتیبە سەربازیەکەی تیمەکەی بەرەو سەرکەوتنی گەورە بر لە پاڵەوانێتێ جیاوازەکاندا زۆر حەزی لە کاروباری سەربازی بوو و بە شێوەیەکی سەرنجڕاکێش حەزی لە هەر شەڕێک بوو کە سەرکەوتن بۆ وڵاتەکەی بەدەست بهێنێ تا ئەو ڕادەی کە خۆی ئامادە نەکردبوو بۆ گەڕانەوە بۆ ئینگلتەرا جارێکی تر ئەو دەیزانی سێلی وەی سوپای بەریتانیا خۆیان ئامادە دەکەن بۆ شەڕکردن لەگەڵ گروپە پشتیوانەکانی عێراق لە ناوچەکانی سنووری باکووری ڕۆژئاوای هیندستان کاتێک گەڕایەوە داوای لە فەرماندەکەی ژەنەڕاڵ جێڤری کرد کە ڕێگەی پێ بدا بەشداری شەڕەکە بکە فەرماندەکە ڕێگەی پێدا و لەگەڵ 5 سکاوت ناردی بۆ چاودێریکردنی دۆڵی مامۆند لە کاتێکدا کە دەچوە دۆڵەکە لە شەڕێکی تونند و تیژدا ڕوبەڕووی یەکێک لە هۆزەکانی هیندستان بووە و ئازایەتی و لێهاتووی بێوێنەی لە ڕوبەڕووبوونەوەی دوژمندا نیشاندا و لەسەر ئەسپەکەی دابەزی و بەردەوام بوو لە تەقەکردن لە هیندیەکان بۆ ماوەی زیاتر لە کاتژمێرێک تاوەکو مەزهبی سیخی هیندی گەیشتن بۆ پشتیوانی لە خێڵەکە و ڕوبەڕووبوونەوەکە تونتر بوو تا ئەو ڕادەی ژمارەیەک ئەفسەر بە سەختی بریندار بوون یەکێکیان کوژرا لە بەردەم چاوەکانی چەرچڵ بەمەش فەرماندە فەرمانی دەرکرد کە دەست بەجێ لە شوێنەکە بکشێنەوە بەڵام چەرچڵ ڕەتی کردەوە تا ئەو کاتی دوای واژووکردنی یاداشتێکی نووسرا بۆ بەرپرسیارەتی کشانەوەکە ناسار بوو واژووی بکە و بڕیاریدا بکشێتەوە بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی کەس تۆمەتی خیانەتکردنی ناداتە پاڵ ئەم شەڕانە کاریگەریەکی ڕوونیان لەسەر دەرونی چەرچڵ بەجێهێشتووە ئەمەش بۆ هۆی ئەوەی کە ئەو حەز بکە بۆ ژمارەیەک ڕۆژنامەی وەک ئەلڕەعید و ڕۆژنامەی دەیلی تەلەگراف قسە بکە بۆ ئەوەی باسی دەستکەوتەکانی سوپای بەریتانیایان بۆ بکە لە کۆلۆنیەکانی دەوڵەت چەرچڵ گەشتێکی بۆ میسر کرد و لەگەڵ دوو هاوکارەکەی کە دۆگلاس هایگ و دەیڤید بیتی بوون دەستی کرد بە بەشداریکردن لە شەڕە سووکەکاندا کە لە سوودان ڕوویدا وەکو شەڕی ئۆمدورمان چەرچڵ وەک هەمیشە خەریکی شەڕەکان بوو و لە هەمان کاتدا حەزی دەکرد نامەنووسی لەگەڵ ژمارەیەک ڕۆژنامەی نێودەوڵەتیدا بکە بۆ ئەوەی بابەتەکانی تێدا بڵاو بکاتەوە کە باز لە بیوێری سەربازە ئینگلیزەکان دەکات لە بەرەکانی شەڕدا بەڵام قۆناغی ئامادەبوونی لە میسر و سوودان زۆری نەخایەن و دوای چەند مانگێک گەڕایەوە بۆ ئینگلتەرا بۆ ئەوەی بەرهەمە دووبەرگێکی بەناوی جەنگی ڕووبارەکە دابڕێژێت کە لە ڕێگەیەوە چیرۆکی داگیرکردنی سوودانی دووبارە گێڕایەوە و یەکەم وەشانی لە ساڵی 1899دا دەرچوو و نزیکەی 2 مانگ دواتر دەستی لە سوپای ئاسایی بەریتانیا کێشایەوە دواتر بڕیاریدا خەریکی ژیانی سیاسی بێت
بەڵام لە هەڵبژاردننی پەرلەمانی بۆ بازنەی ئۆڵدهام دۆڕا بۆیە دەستی کرد بە گەڕان بە دوای ڕێگایەکی تردا بۆ ئەوی بچێتە ناو جیهانی سیاسەتەوە و لەو کاتەدا شەڕ لە نێوان سوپای بەریتانیا و کۆمارە بەرتەکان ڕوویدا کە کۆمەڵێک دانیشتوانی مەسیحی ئەفریقین و بەڕەتسەڵێکیش هۆڵندین سەرچڵیان هەڵبژار بۆ ئەوی ببێتە پەیامنێری جەنگ بۆ مۆرنینگ پۆست بە مووچەیەکی مانگانی تۆکمە کە 50 پاوند سترێلینگ بوو ئەویش لە گەشتێک بە شەمەندەفەرێکی زری پۆشەوە ڕۆیش لەو گەشتەدا هێرش دەکرێتە سەر سەرنشینانی شەمەندەفەرەکە ئەمەش دەبێتە هۆی دەستگیرکردنی سەرچڵ و زیندانیکردنی لە کەمپێکی دیلەکانی جەنگ لە شاری پریتۆر لەم هێرشەدا ئازایەتێکی نائاسایی نیشان دەدا بەهۆی داواکارێکی بۆ بەرگریکردن لە سەرنشینانی شەمەندەفەرەکە کە بەرزترین مەدالیای سەربازی بەریتانیای پێبەخشرا بەڵام بەهۆی دەزەکار کێشانەوە لە سوپای ئاسایی ئەو مەدالیای ڕەت کرایەوە و لەو کاتەدا تەنها بە مەدەنیەکی ئاسایی دەیانزانی بۆیە لە ڕێگەی یارمەتیدانی یەکێک لە کرێکارە ئینگلیزەکانی کانەکانەوە چەرسڵ قەدەر بوو لە دیلەتی ڕزگاری بێت و مەودایەکی زۆریش ڕای کرد نزیکەی کیلۆمەترێک تا گەیشە شاری ماپوتو کە پایتەختی مۆزمبیقا و ئەم پرۆسە هەڵهاتنەی وای لێکرد ببێتە پاڵەوانێکی جەماوەری لە ئینگلتەرا بە تایبەتی دوای ئەوەی سەربازانی سوپای بەریتانیا بە سەرۆکایەتی بولەری ئەرکەکەیان بۆ هەڵگرتنی گەمارۆکە ڕەت کردەوە لەسەر ئەو ئینگلیزانی کە لە شاری لێزماس و بۆریتریا زیندانی کرابوون دوای چەند مانگێک بڕیاریدا جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ ئینگلتەرا و دوو بەرگی بڵاو کردەوە یەکەمیان بەناوی لە لەندەنەوە بۆ خاتون سمیس و دووەمیان بەناوی ڕێپێوانی ئین هامیلتۆن ئەوەی باسی دەکەین بازرگانی شەڕا لە شاری بور و لە هەمان ساڵدا خۆی کاندید کردەوە لە هەڵبژاردننی پەرلەمان بۆ بازنەی ئۆڵدهام و بێگومان ناوبانگەکەی وای کرد هاوڵاتیان هەڵی بژێرن بۆیە قەدەر بوو بۆ ئەوەی لە هەڵبژارنەکاندا سەرکەوتن بەدەست بهێنێ و دوای 2 ساڵ بڕیاریدا پەیوەندی بە یەکێک لە ڕێکخراوە ماسۆنیەکانەوە لە شاری ئیستود بکە کە دەکەوێتە لەندەن و دەستی کرد بە گەشتکردن بە هەموو ئینگلتەرا بۆ بانگەشی جەماوەر بۆ سوپا لەلایەن پەیوەستبوون بە زانکۆی ئاڵی و ئاسایشی ئیمپراتۆریەتەکە کە خاوەن زەویە بچووکەکانی شۆڕژگێڕەکان بوون لە بری ئەوی لە سوپای ئاساییدا بەردەوام بێت تەنها بە پلەی مەیجەر بوو بە فەرماندەی کەتیبە و ژیانیشی بەسەر 2 میحوەری سەرەکیدا دابەش بوو لەو کاتەدا پۆسی شازادەی هێزی دەریای بەریتانیای گرتە ئەستۆ و دەستی کرد بە گرنگی پێدانێکی بەهێز لە سەرکاری نوێکردنەوە و گەشە پێدان لە سیستەمی سەربازیدا تا ئەو ڕادەی کە بە توندی پشگیری بەکارهێنانی فڕۆکەی دەکرد لە هەر شەڕێکدا هەروها پەرەپێدانێکی دەست پێکرد کە بەرنامەی گۆڕینی بەکارهێنانی وزەی خەڵوز بوو بە لە جاتی دانان و بەکارهێنانی نەود لە جیاتی خەڵوز و فەرمانی بە بەکارهێنانی نەود دەست بەجێ لە ژێر دەریایە تێک دەرو جەنگیەکان دەرکرد و لە ساڵی 1940 جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا و بەداخەوە بەهۆی بڕیارە سەربازی هەڵەکانیەوە لە پۆستەکەی دوور خرایەوە ئەمەش بۆ هۆی ئەوەی سوپای بەریتانیا ژمارەیەک شەڕ بدۆڕێنێ هەروەها بە تۆمەتی بە فیڕۆدانی توانە مرۆیەکان تۆمەتباریان کرد بۆیە دەستی لە پۆستی دووکیلان کاستەر کێشایەوە و هەستی بە بێنرخی دەکرد بەهۆی ئەو هەڵانی کە کردبووی و لە مانگی تەموزی ساڵی 1970 وەک وەزیرێکی تەقەمەنی دانرا بە مەبەستی سەرپەرشتی کردن و هەماهەنگی و بەرهەمهێنان و دابەشکردنی سوودەکان لە کاتی جەنگ دوای 2 ساڵ بوو بە وەزیری دەوڵەت بۆ کاروباری جەنگ پاشان وەزیری فڕۆکەوانی و لەو کاتەدا سەرقاڵی شەڕی ناوخۆی رووسیا بوو کە لە ڤیدیۆیەکی پێشووتردا باسمان کرد ئەو یەکێک بوو لە بەهێزترین لایەنگرانی پێویست بۆ دەستێوەردانی دەرەکی لە زووترین کاتدا ئەویش بۆ نەهێشتنی شۆڕشی بەلشەفیک کە لە قۆناغی سەرەتاییدا بوو لەم کاتەدا هیندستان دەستی کرد بە ڕاپەڕین بۆ بەدەستهێنانی سەر بەخۆی خۆی لەو سەردەمەدا ماهاتما غاندی باری نافەرمانی و مانگرتن لە خواردنی ڕاگەیان بەڵام چەرچڵ بڕیاری جیاکردنەوەی هیندستانی لە بەریتانیا بە تەواوەتی ڕەت کردەوە و بە ڕاشکاوی دووپاتی کردەوە کە مردنی غاندی بۆ ئەو ئاسانترە لە دەستدانی هیندستان وە کۆڵۆنیەکی بەریتانیا دیڤێنزلینگ کە لە هەوڵی پاراستنی هیندستان بوو بە سەروەری بەریتانیا لەو کاتەدا ڕاستیەکە ئەوە بوو کە بیرۆکە و پرەنسیبەکانی غاندی و چ شتێکی تر کە نوێنەرایەتیان دەکرد بە دڵنیاییەوە بەرەو ڕووی بەرخۆدان و لەناو چوون دەبوونەوە بەڵام دوای چەند مانگێک جێگیری پاشا لە کۆنفرانسێکدا پێویستی پێدانی سربەخۆیی هیندستانی ڕاگەیان و چەرسەڵێژ ئەم کۆنفرانسەی ڕەت کردەوە پاشان لە کۆبوونەوەی کۆمەڵی پارێزەرانی ڕۆژئاوادا وتی کە جێگەی نیگەرانیە بەڕێز غاندی کە داکۆکی کارێکی یاخیبووی ڕۆژهەڵاتە وەک هەژارێک دژایەتی دەکرێت و کۆمەڵێک لە کەسانی زۆر ناسراو لە ناوچەی ڕۆژهەڵات کە بە نیمسەڕۆتی دەڕۆن بە پلیکانەکاندا سەردەکەون بۆ ئەوەی بگەنە کۆشکی جێگیری پاشا بۆ ئەوەی لەگەڵ نێونەری ئیمپراتۆریەتی پاشا بە شێوەیەکی یەکسان کۆنفرانس و دانوستان بکەن
و باسی ئەم بەشی بە تایبەتی لە کتێبێکدا کردووە کە کتێبی زریانی تووڕەییە کە لە ڕێگەیەوە داوای بەهێزکردنی هێزی بەڕیتانیا دەکات لە بەرامبەر هەڕەشەکانی ئەڵمانیادا و هۆشداریدا لە بەهێزی ڕۆڵی سیاسی ئەدۆڵف هیتلەر لە ئەوروپادا. پاشان چەرچڵ چووە حاڵەتی گۆشەگیریەوە. بەمەش بابەتەکانی ڕۆژنامەوانی بەسەر دوو بەشدا دابەش بوون. یەکەمیان تێیدا هۆشداری دەدا لە مەترسی هاتنی مەلوبای کۆمونیستی لە رووسیادا، دووەمیان لە هۆڵێکی ڕووناکیدا کە لە ڕێگەیەوە ڕۆشنایی دەخاتە سەر مەترسی نازیەکان لە ئەڵمانیا، بە تایبەتی دوای باڵادەستی بەرچاویان لە بواری چەکدا تا 3 ئەیلولی 1939. لەو کاتەدا بەریتانیا لە دوای سەرهەڵدانی جەنگی جیهانی دووەم شەڕی دژی ئەڵمانیا ڕاگەیان و جارێکی دیکە چەرچڵ لە هێزی دەریایی بەریتانیا دامەزرا، جگە لە دانانی وەک ئەندامێکی وەزارەتی جەنگ مەزەندەی دەکرد کە بەهای خۆی وەک یەکێک لە باشترین وەزیرەکان لە کاتی شەڕ دەسەلمێنێت کە زۆربەی هێرشەکان لە دەریادا ئەنجام دەدران تا ئەو ڕادەی کە ئەو توانی بەندەری کانزای ئاسن داگیر بکات کە دەکەوێتە ناوچەی بێلایەنی نەرویز لە شاری نارویک و بە فەرمانی شاد زۆرزی شەشەم دوای ماوەیەکی کورت خۆی وەک وەزیری بەرگری دەستنیشان کرد و بەم شێوەیە بوو بە بەهێزترین سەرۆک وەزیرانی جیهان. هەموو هەوڵەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەڵمانیای نازی لە جەنگی جیهانیدا تەرخان کرد و چەندین ئەرکی سەربازی خۆی بۆ هاوڕێ نزیکەکانی تەرخان کرد و بەڕاگەیاندکار و ڕۆژنامەنووس وەک لە سەرەتادا باسمان کرد توانی خۆی لەو وشانەی کە دەبنە هۆی کەم و کورتی لە وتار پێشکەشکردن بە دوور بگرێ تا ئەو ڕادەی مێژوو نووسان قسەکانیان بە ئازاری کارەبا وەسف دەکرد، بە تایبەتی وتارە بەناوبانگەکەی کە تێیدا وتی هیچ شتێکم نییە بیبەخشم جگە لە خوێن و ماندووبوون و فرمێسک و ئارەقا. ئێمە لە فەڕەنسا شەڕ دەکەین لە دەریا و زەریاکان تاوەکو متمانەمان زیاتر بێت هێزمان لەگەڵ هەموو شەڕێکی ئاسمانیدا زاڵمان دەکا. ئێمە بە هەر نرخێک بێت بەرگری لە خاکەکەمان دەکەین، لە سەیرانگاکان شەڕ دەکەین و لە فڕۆکە خانەکانیشدا شەڕی دوژمن دەکەین، لە کێڵگەکاندا تیشک دەخینە سەر دوژمن، لە شەقامەکانیشدا بەریەک دەکەوین، تەنانەت دەگەینە گردەکان و هەرگیز بە شێوەیەکی ڕستەیی تەسلیم نابین. ئەوە وتارێک بوو کە پەرلەمانی بەڕیتانیای تاسان، هەرچەندە ئەو کاتە تەمەنی لەسەروی 67 ساڵەوە بوو، بەڵام هەمووان باوەڕیان وابوو کە ئەو لە کۆتایی چلەکانیدایە بەهۆی حەماسەتی شۆڕژگێڕانەیەوە. بۆ نمونە کاتێک هاوپەیمانانە جەنگی جیهانی دووەمدا سەرکەوتنیان بەدەزێنا ئەو بە دەستەواژی بڵێ سەردار دەستی بە وتاری ئاگرین کردووتی ئەمە کۆتایی نییە، تەنانە سەرەتای کۆتاییەکانش نییە، بەڵام ڕەنگە کۆتایی سەرەتاکە بێت. ژمارەیەکی زۆر لەوانەی کە ژیاننامەیان خوێندوتەوە بۆیان دەردەکەوێت کە ئەو کەسایەتێکی لە ڕادە بەدەر پڕکەم و کورتی بووە، بەڵام ڕۆڵی گرنگی هەبووە لە جەنگی جیهانیدا. چەرچڵ سەرکردەیەکی سەربازی نەبوو وەک ئەدۆڵف هیتلەر، نە فاشیستێکی شێتش بوو وەکو مۆسۆلینی، تەنانەت دیکتاتۆرێکی بە ئەزموونی وەکو زۆزف ستالین نەبوو، بەڵکو گڕکانێکی سۆزداری ناجێگیر بوو. تەنانەت لە کاتی جەنگیشدا زۆرترین خەرجی دەکرد لە کاتی خواردنەوەی ویسکی و خواردنەوە گازیەکان و جگەرە، جگەلەوەی تووشی نەخۆشی خەمۆکی بووە کە نەخۆشیەکەی بە سەگ وەسف دەکرد تا ئەو ڕادەی کە هەندێک جار لە ناو حەمامەوە کۆبوونەوەی گرنگی ئەنجام دەدا و ئەمەش لەلایەن پزیشکی تایبەتی خۆی لۆرد چارلز وێلسۆنەوە باس کراوە کە دوای مردنی ژیان نامەکەی نووسی و پژڕاستی کردەوە کە هێندە سۆزداری بووە هەمیشە لە کاتی کۆبوونەوەکاندا گریاوە سەبارەت بە مارشال ئالنبورگ کە ئەو کات سەرۆکی ئەرکەکانی گشتی ئیمپراتۆریەت بووە و یەکێک بوو لەو کەسانی کە لە چەرچڵەوە نزیکترین بوون. لە یادداشتە کەسیەکانیدا لە ساڵی 1940دا لەسەری نووسیوە و دەڵێ شتە نایە بەکە ئەوەیە کە سێ لە سەرچواری دانیشتوانی جیهان وای دادەنن کە چەرچڵ یەکێکە لە گرنگترین ستراتیژیستەکانی مێژوو، هەروەها مرۆڤێکە وەک مرۆڤێکی دیکەی خەڵکی مارلبۆرۆ. سەبارەت بە چارەکی کۆتایش هیچ بیرۆکەیەکیان نەبوو لەسەر چەرچڵ. زۆر باشتر بوو ئەگەر جیهان نەیزانی باید چی هەیە بۆ ئەوەی گومان لە گێڵی یان زیرەکی ئەم مرۆڤە سەر و سروشتیە نەکات. بەبێت چەرچڵ ئینگلتەرا لە ناو دەچوو و لەگەڵ ئەویش ئینگلتەرا لە لێواری مەرگدا بوو. ئەمە ژوای کرد خەڵک نەسەرسان بێ پێی نەسوکایەتیشی پێ بکە. ئەم بارە لەگەڵ وینسۆن چەرچڵدا ڕوویدا و باسێکی تریش هەیە کە پەیوەندی بە نەتەوەی کوردەوە هەیە کە لەلایەن نووسەر کارزانگلی بڵاو کراوەتەوە. ئەویش لەژێر ناونیشانی چەرچڵ و عیسمەت ئینۆنۆ زمانی کوردی. هەرکە ناوی چەرچڵ دەهێنرێت وەکو سەرکەوتووی جەنگی دووەمی جیهانی باز دەکرێت، بەڵام ئەو سەرۆکە بەرامبەر بە کورد هەڵوێستی نەرێنی هەبووە و بە گوێری چەند سەرچاوەیەکی باوەڕ پێکراو هیچ کاتێک حەزی لە چارەی کورد نەکردووە. بەڵام وەکو ئەوەی وەزیری پێشووی دەرەوەی تورکیا باسی دەکا چەرچڵ لە هەڵوێستێکدا لەبارەی زمانی کوردیەوە عیسمەت ئینۆنۆی ئیحراز کردووە. سەرەتا با بزانین چەرچڵ چی گوتووە بەرامبەر بە کورد
و کامە سەرچاوە باز لە هەڵوێستی نەرێنی سەرچڵ بەرامبەر بە کورد دەکات. بە گوێرەی راپۆرتێکی بەشی تورکی ئاژانسی BBC کە پشتی بەچەند سەرچاوەیەکی باوەڕپێکراو بەستووە، سەرچڵ گوتیەتی پێویستە ڕەشپێستەکان و کوردەکان بە چەکی ئەتۆم لە ناو ببرێن، چونکە ئەوان نەگەیشتوونەتە مەدەنیەت و دونیاش پیس دەکەن. ئەو ڕەگەزپەرستێکی بێوێنە بووە و لە سپی پێ زیاتر هیچ ڕەگەزێکی تریشی قبول نەکردووە. ئەمەش چەند جارێک لەلایەن ئەکادیمیەکانەوە باسی لێوە کراوە. لە سەروبەندی جەنگی دووەمی جیهانیدا تورکیا یەکێک بووە لەو وڵاتانەی وەکو بێلایەنێک لەو شەڕەدا خۆی نیشانداوە، بەڵام قەدەر زۆر زار بەلای تورکیادا بووە و شانسی ئەو وڵاتە وای کردووە لە ڕووداوە گەورەکاندا بە ئاسانی لی بچنە دەرەوە. بۆ نمونە کاتێک هیتلەر ویستوێتی بەرەو رووسیا پێشڕەوی بکە، دوو پێشنیاری دانابوو، یەکەمیان تورکیا داگیر بکات و لەوێوە بچێتە رووسیا و دووەمیش پۆڵۆنیا داگیر بکات و پاشان بەرەو رووسیا. قەدەری تورکیا وابوو هیتلەر پێشنیاری دووەمی پەسەند کردووە. زۆر جار نووسەرە تورکەکان لە نێوان خۆیاندا باسی دەکەن کە ئەو شەوەی هیتلەر ویستوێتی لە نێوان ئەو دوو پێشنیارەدا یەکێکیان هەڵبژێرێت. عیسمەت ئینۆنو سەرۆکوەزیرانی ئەو کاتی تورکیا تا بەیانی لە ترسادا نەخەوتە بوو. با بینەوە سەر کڕۆکی بابەتەکە. ئەویش کۆبوونەوەیەکی نێوان عیسمەت ئینۆنو و سەرچڵ بووە لەبارەی جەنگی دووەمی جیهانی، وەکو ئەوەی نوعمان مەنەمەن ئۆغڵو وەزیری پێشووی دەرەوەی تورکیا لە کتێبی بیرەوەرەکانیدا باسی دەکات. سەرچڵ بۆ ئەوەی تورکیا بخاتە ناو جەنگی دووەمی جیهانیەوە دژی هیتلەر لە ساڵی 1942 نوعمان مەنەمەن ئۆغڵو ئینۆنوی بانگێش کردووە بۆ قاهیرە و لەوێ کۆبوونەتەوە. تێزی ئینۆنو لە باری جەنگەوە ڕوون بوو، ئەویش بەشداری نەکردنی تورکیایە لەو شەڕە، چونکە نە ئەو هێزە گەورەی هەبوو و نەتوانای شەڕیشی هەبوو. بۆیە بە چەرسەڵی گوتووە هێزەکانمان پرچەک بکەن و ئامادەیان بکەن بۆ شەڕ، ئەو کات دژی هیتلەر دەجەنگین. بەڵام نە چەرچڵ و نە ڕۆزفێڵد کە ئەویش بەشداری لە کۆبوونەوەکەدا کردووە بڕوایان بە ئینۆنو نەبووە و گوتویانەکێ دەڵێ ئێمە پرچەکیان بکەین پاشان دژی ئێمە ناوەستنە و ناسنە پاڵ هیتلەرەوە. نوعمان مەنەمەن ئۆغڵو باز لەوە دەکا ئەوان ویستویانە بەبوونی کێشەی کورد لە تورکیا بیان ترسێنن. ئاشکراشە ئەو دوو سەرۆکە بچوونایەتە هەر شوێنێک چەند کەسێکی زمان زانن لەگەڵ خۆیان دەبر کە زمانی کوردی و تورکی و عەرەبی و زمانەکانی تریش دەزانن. سەرچڵ بە ئینۆنووی گوت پاشا تۆ دەزانی بە کوردی قسە بکەی؟ عیسمەتیش پەشۆکە و نەیزانی چی بڵێ. بۆیە نوعمان مەنەمەن ئۆغڵو دەڵێت من هاتمە دەنگ و گوتم ئێمە کوردی نازانین، هەر خۆی لە تورکیا کەس بە کوردی قسە ناکە و لە تورکیا شتێک بە ناوی زمانی کوردیەوە نییە. بەڵام ئەو کەسی کوردی دەزانی و لەگەڵ سەرچڵ بووە گوتیەتی شتی وا چۆن دەبێ ئەفەندی، کورد خاوەنی زمان و ئەدەبیاتێکی زۆر دەوڵەمەندە و ئەگەر دەتەوێت شعرێکی کوردی دیوانی جەزیریتان بۆ دەخوێنمەوە، ئەگەر چیش لێی تێ نەگەیشن. بەڵام شعرێکی تری فارسی خوێندوتەوە گوتیەتی ئەمەش هەر لە بنەڕەتدا کوردیە. سەرچڵ گوتیەتی ئەم شعرە بکە بە کوردی و بینوسەوە، پاشان گوتی وەری بگێڕە سەر ئینگلیزی و پاشانش گوتی وەری بگێڕە سەر فەڕەنسی و پاشانیش وەریان گێڕایە سەر زمانی تورکی. دیارە سەرچڵ ئامادەکاری تەواوی کردووە بۆ ئەوەی ئینۆنو ئیحراز بکە، بۆیە سیناریۆکەی وەکو خۆی جێبەجێ کردووە. نوعمان مەنەمەن ئۆغڵو بەم شێوەیە درێژەی پێدەدا. سەرچڵ گوتی وەرن بۆم ڕوون بکەنەوە بەو سێ زمانی ئەو شعرەمان لە فارسیەوە وەرگێڕە، کام زمانیان زۆرترین وشەی بیانی تێدایە. لە زمانە فەڕەنسیەکەدا هیچ وشەیەکی بیانی تێدا نەبوو، لە ئینگلیزیەکەشدا 3 تا 4 وشەی لاتینی تێدا بوو و لە زمانە کوردیەکەش کە شعرەکەیان وەرگێڕابوو 4 وشەی عەرەبیان دۆزیەوە. بەڵام کاتێک هاتوونەتە سەر مەتنە تورکیەکە لە دیر و ئیلی زیاتر کە تورکین وشەکانی تر هەمووی عەرەبی و فەڕەنسی و چەند وڵاتێکی تری ئەوروپی بوون. سەرچڵیش هەر 4 کۆپی وەرگێڕانەکەی خستە پێشمان و هەروها گوتی ئایا ئەمە عیب نییە؟ سیرکەن ئەفەندیەکان، ئەو زمانێکە گوتتان بوونی نییە لە وڵاتەکەتان بەشێکی زۆری هاوڵاتیان بەو زمانە قسە دەکەن و دەرکەوت زمانێکی دەوڵەمەندیشە. نوعمان مەنەمەن ئۆغڵو دەڵێت ئەوەندەی وەزیری تورکیا بووم هیچ کاتێک بیرم نایە کە ئەوەندەی ئەو ساتێت سەرچڵ لەسەر زمانی کوردی شەرمەزاری کردبێتین. بەداخەو لەو کاتەوە تاوەکو ئێستا عەقڵیەتی تورکیا بەرامبەر بە کورد نەگۆڕاوە و تاوەکو ئێستا ڕێگە نادەن کورد بە زمانی دایک بخوێنێ و لە دەستوریشدا دانیان بە زمانی کوردی لە پاڵ تورکیدا نەناوە. بەم شێوەیە جەنگی جیهانی دووەم کۆتایی هات و سەرچڵ لە پۆستی وەزیری بەرگریدا بەردەوام بوو تاوەکو تووشی جەڵدەی مەشک بوو. ئەویش دوای ئەوەی تەمەنی نزیکەی 79 ساڵ بوو و هەواڵی نەخۆشیێکی کە لە کۆتایی شەڕەکەدا دەستی بە بڵاوبوونەوە کرد بە تەواوەتی بۆ هاوڵاتیان نەزانرا بوو. پێیان وابوو کە بە دەستمان دوێتیەوە دەناڵێنێ، لەوە زیاتر هیچی تر نییە.
دوای ماوەیەک دەستی لە پۆستی سەرۆک وەزیرانیش کێشایەوە دوای ئەوەی جەڵتەی مێشک بە شێوەیەکی بەرچاو دووبارە دەبۆیەوە و نەیتوانی بە ڕێگایەکی دروست بڕوات و قسەش بکات و خانەنشین بوو تا کۆچی دوایی کرد کە تەمەنی نزیکەی 90 ساڵ دەبوو. دوای مردنی پرسەکەی گەورەترین پرسەی فەرمیە کە مرۆڤایەتی تا ئەمڕۆ بەخۆیەوە بینیوێتی، ئەمەش لەبەر ئەوەیە کە نوێنەری 110 وڵات بەشداریان تێیدا کردووە و نزیکەی 50,000 کەس لە هەموو جیهاندا بە دوای داهاتن لە ڕێگەی رادیۆ و تیڤیەکانیشەوە. شایانی باسە یەکێک لە بەهرەکانی وێنە کێشان بووە و بە درێژەی ساڵانی ژیانی سەدان تابلۆی کێشاوە، هەرچەندە زۆربەیان تابلۆ بوون بەڵام نیگارکێشێکی بەتواناش بووە. بەپێی شایەت حاڵی ژمارەیەکی زۆر لە ڕەخنەگران بەهرە ناوازەکەی لە نووسیندا تا ئەو ڕادەیە بوو کە خەڵاتی نۆبڵی لە ئەدەبیاتدا بەدەزێنا و لەلایەن شارەزایان لە هونەری ژیان نامە وەسفکردنی مێژوویش، بە تایبەتی ئەو کتێبانەی کە باز لە مێژووی جەنگی جیهانی دەکەن، ئەمەش جگە لە بەدەزێنانی 7 دکتۆرە لە بواری جیاجیادا. بە کورتی وینستۆن چەرچڵ ژیانی وەک منداڵێکی مات دەستی پێکرد، بەڵام دوای مردنی دایک و باوکی بڕیاریدا بە زووترین کات ناوی خۆی لە کتێبەکانی مێژوودا وەک نەمرد تۆمار بکە بۆ ئەوەی هەرگیز ژیان نامەکەی نەمرێ. بۆیە بوو بە نیگارکێش و سەرکردەی سەربازی و سیاسی وەک سەرۆک وەزیران و نووسەرێکی نێودەوڵەتی دوای وەرگرتنی بەرزترین خەڵاتی ئەدەبیش. تۆش لە کۆمنت لەگەڵمان بە و ڕای خۆتمان دەربارەی وینستۆن چەرچڵ پێ بڵێ. ئایا چەرچڵ بەڕاستی توانی سەرکەوتن بەدەست بهێنێ یاخودنا یان کەسێکی شکست خواردوو بوو؟ بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەمان. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایب پەکاشت چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.